بەسەر بەرن. جا لەسەر بابەتی گەشتیاری لە چۆمان لەگەڵ بەڕێز هەڵگورد محەممەد بەڕێوەبەری گەشت و گوزاری چۆمان گفتوگۆکەم. کاک هەڵگورد سڵاو لێبێ، جەژنە پیرۆز بێ. یەکسەر با پرسیاری هاتنی گەشتیاران کەم. گەشتیاری باش هاتوون، ڕازین لە هاتنیان؟ ئەو کاتتان باش، جەژن لە جەنابت و بینەرانتان پیرۆز بێت. قەزای چۆمان ساڵ دوای ساڵ ڕێژەی گەشتیاری ڕوو لە زیاد بوونە و پێشتر تەنها وەرزی هاوین کەرتی گەشت و گوزاری لەم لە سنووری باڵەکایەتی جوڵەی هەبوو، بەڵام ئێستا خۆشبەختانە تەواوی وەرزەکان گەشتیارێکی زۆری بۆ دێ، تەنانەت گەشتیاری دەرەوەی وڵات و ناوەڕاست و خواروی شارەکانی عێراقیش دێنە باڵەکایەتی و شەومانەوە و کەمپینگ و لە پرۆژە گەشتیاریەکان دەمێنەوە. بە تاکید ئەمڕۆ سێم ڕۆژ جەژنە لە هەرێمی کوردستان، ڕێژێکی زۆری گەشتیار هاتووە و بەشێکی زۆر لە پرۆژە گەشتیاریەکان پڕبوونە لە گەشتیار. تەنانەت گۆمی فێڵاو کە شوێنێکی ناسراوە ڕێژێکی زۆر گەشتیار کەمپینجیان کردووە و بەم شەوە لەوێ ماونەتەوە. هەرچەندە کەشەوایەکەشی تۆزێک ساردا، بەڵام جوانی سروشت و گونجاوی ناوچەکەمان بۆ تا شوێنێکی گرنگی گەشتیاری گەشتیار لە هەموو شوێنێکەوە. ژمارەیەک هەیە کاگەڵگورد چەند کەس لەم سێ ڕۆژەیە هاتبێ یاخود لە یەکی 2025ەوە تاکو و پێش جەژنی ژەگە ژمارەیەکە بە پێما بڵێ و چەند شوێنی گەشتیاریمان هەیە، بە مانایەکتر توانای لە خۆگرتنی چەند گەشتیاری هەیە قەزای چۆمان و سنووری کارکردنی بەڕێوەبەرایەتیەکەی ئێوە؟ وەکو ڕێژەکە زۆر زیادە و تەبیعی ناوچێمە ناوچێ سروشتی وەکو باسم کرد، چەند لە پرۆژەکان گەشتیار دەمێنەوە، لە کۆمەڵگا و بنکە و گوندە گەشتیاریەکان گەشتیار دەمێنەوە، تەنانەت ئەوەندەش لە ناو سروشت دەمێنێنەوە، خێمەیان پێ و کەمپینگەکەن. و ڕێژەی گەشتیاری وەک باسم کرد ڕوو لە زیاد بوونە و ڕۆژانەش ژمارە گەشتیاران زیادەکە. پێشبینیەکەین لەم هەفتەیە تاکو پش و تەواوی ژمارە گەشتیاران زۆر بەراورد لە ساڵی پار زیاتر بێت ساڵی ڕابردوو. هیچ ژمارەی پارمان لایە کاگەڵگورد؟ ئێمە ساڵی پار نزیک 200,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانی باڵەکایەتی کردووە. بەڵام ئەم ساڵ پێشبینێکن ئەم ژمارەیە زۆر زیاتر بکات. باش، چەند ناوچەی گەشتیاریمان هەیە وەکو شوێن یاخود باوە بڵین چەند جۆر چالاکی گەشتیاریمان هەیە لە سنووری قەزای چۆمان؟ بەڵێ ئێمە سەروی 35 کۆمەڵگا و هاوینە هەوار و پرۆژەی گەشتیاریمان هەیە. جگە لەمەش نزیکەی خۆشبەختانە نزیکەی 200 خان و خەڵک لە ناو باغ و باخچەکانی خۆیان دروست کردووە. ئەوانش لە وەرزی گەشتیاریە گەشتیار بەکاریان دێن و دەدرێن بە گەشتیاران و خەڵک ئێستا بیر لەوەی کردوتەوە لە بەدیلی کەرتی کشتتوکاڵ، هەرچەندە کەرتی کشتتوکاڵش لەم ناوچەی ئێمە بەهێزە، بەڵام کە خانووی بۆ خۆی دروستەکە لە ناو باخچەکەی بیر لەوە ئاکاتەوە مستەقبەلی ناوچەکەمان، داهاتووی ناوچەکەمان لە ڕووی گەشتیاریەوە زۆر بەرەو پێشەسی ڕێنمایی لە ئێمە وەرەگری لە شێوازی دروستکردنەکەی ئایا بە پێخواستی گەشتیارە. لۆیە ئێمە لە سنووری قەزای چۆمان کار لەسەر ئەوەکەین تەواوی ناحیەکانی سنووری قەزەکە 4 ناحیە و تەواوی گوندەکانیش بە گەشتیاری بکەین. ئیدی ئۆپلانی حکوومەتە و هاوڵاتیانی شاوکارن لە ناوچەکەمان. باش، کاگەڵگورد بابەتی نرخ زۆرجار لە کاتی قەرەباڵخی و هاتنی زۆرێکی گەشتیار هەندێک جا هەندێک شوێنە بینرێن دەستکاری نرخەکە یاخود بۆی زۆربوونی خواستەوە نرخەکان زیاترە بن. لە سنووری ئێوە هیچ ڕێوشوێنە گیراوەتە بەر بۆی گۆڕانکاری لە نرخانەکرێ؟ هیچ حاڵەتێکە بۆ سزادانێک بە سەرکردنەوەی لیژنەکانتان؟ بە تاکید ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری چۆمان بە تایبەت لە پشوەکانی جەژن و نەورۆزەوانە لیژنەی ئێشگریمان هەیە. ئەم ڕۆژ بەخۆم لە ناو پرۆژە گەشتیاریەکان و لە ناو گەشتیاران بوویمە، هیچ سەرپێچێکمان نەبینیوە. خەڵکی ناوچەکە باش شاوکارە. ساڵانی ڕابردوو هەندێک سەرپێچی هەبووە، بەڵێ سزای پێبژاردنمان کردووە و ئیجراعاتمان لەگەڵ کردوونەوە. بە تاکید ئێمە لە ناوچەکەمان هاوکاری گەشتیارین و تەشجیعی پرۆژە گەشتیاریەکانی شەکەین کە خزمەتی گەشتیاری بکەن و بە جوانترین شێواز پێشوازی لە گەشتیاران بکەن. کاگەڵگورد سنووری باڵەکایەتی هەڵەنە بکرێتە نێو سنووری کارکردنیەوە یار چۆمان جیابێتەوە؟ ببوورە وڵای گەر دووبارە مەبەستم ناوچەی باڵەکایەتی ئەکەوێتە نێو سنووری کارکردنیەوە دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری چۆمان؟ سنووری باڵەکایەتی قەزای چۆمان بڵێن قەزای چۆمان
سنووری باڵەکایەتێک کە چوار نعیە حاجۆمەرانی باش جا بەستمە بوو ئێستا ناوبانگێکی باشی هەم باڵەکایەتی وە سنتەری قەزاکەش کە چۆمانە جگە لە گۆمە فێڵاو کە باست کرد زۆر قەرەباڵغ بووە چەند شوێنێکی ترمان هەیە لەو ناوچەیە کە زۆر سەرنجڕاکێش بێ با بۆی کە خەڵک گەگەرویستی سەردانی بکە. سنووری قەزای چۆمان تەواوی بنەما سروشتەکانی کەرتی گەشت و گوزاری لە خۆگرتووە ئێمە هاوینە هەواری پڕژەمان هەیە چوار وەرزی ساڵ بەفری لێ دەمێنێتەوە و گوندی سەکرانمان هەیە وەگەڵی سەکرانمان هەیە ئاوێکی سازگاری هەیە وە چیای هەڵگۆردمان هەیە کە بەرزترین چیای وە کۆمەڵێک تاڤگەیکانی بەستمان هەیە بەرزترین تاڤگەیە تەواوی سروشتی باڵەکایەتی بۆ کەرتی گەشت و گوزار گونجاوە و سروشتەکەی چەند گۆماوێکمان هێستا گۆمی زگە لە گۆمی فێڵا گۆمی بێکۆدیانمان هەیە کە هاوشێوەی گۆمی هاوینە هەواری پڕژە چوار وەرزەی ساڵ بەفری لێ دەمێنێتەوە بەرزترین گۆمیشە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. بەڵێ کاگەڵگورد ئەو ناوچانی کە باسە کرد هەموو شوێنی دڵڕفێن و سەرنجڕاکێش و سروشتی جوانن چی کراوە سروشتی ئەو ناوچانە تێک نەچێ گەشت و گوزار کاتێک گەشتیاران ڕۆکەنە و ناوچەی ڕێشوێنە گیراوەتە بەر بۆ ئەوەی کە بتوان سروشتی ناوچەکە بپارێزن؟ بەتاکید ئێمە هەردوێنێ لەسەر ڕاستپاردەی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و هاوکاری قایمقامی قەزای چۆمان دوو کارمەندمان وەکو چاودێری لە گۆمی فێڵاودانەوە هەر لە ڕێی کەناڵەکەی زەنابتانیش داوا لە گەشتیاران و هاوڵاتیانەکەین هاوکاری ئەو چاودێرانە بن لە پاراستن و لە جێبەجێکردنی ڕێنماییەکان بەتاکید ئێمە هەر شوێنێکی سروشتی کە ناساندن و بە بازارکردنی لۆ ئەەکەین بیر لەوە ئەەکەینەوە سروشتەکەی بپارێزین لە پێش هەموو شتێک ئێمە گرنگی بە سروشتە دەین سروشت ناوچەی ئێمە بە سروشتەکەیەوە بۆتە شوێنێکی گرنگی گەشتیاری بە تایبەت. بەڵێ کاگەڵگورد شوێنە گەشتیارەکان هەندێکیان پێویستیان بۆی بە ژێرخانێکی گەشتیاری باشیانە بێت لە ڕێگاوبان لە کارەبا لە ئاوی خاوێن چیتان کرۆ بۆی کە ڕێگای باشە بێ چۆ بەشێک لەو شوێنە گەشتیاریانە هەندێکیان کێشەی ڕێگاوبانیان هەیە پلانتان چیە لەم بارەوە؟ بەڵێ ئێمە بەتاکید کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زۆری بە ڕێگاوبانداوە لە زۆر سایتکردنی نێوان شارەکان وە گرنگی بە ڕێگاوبانی گوندەکانیشدا و ئیدی قۆناغ بە قۆناغ ساڵ دوای ساڵ تەواوی ڕێگاکان چا ئەکرێ بەڵام ئێمە بیر لە چاکردنی ڕێگاکان بە شێوازێک بکەینەوە کە پارێزگاری هەم لە سروشتەکەشی بکەین و هەم کاریگەری خراپ نەکاتە سەر سروشتەکەی و جگە لەمەش ناوچەی ئێمە وەک باسم کرد ناوچەیەکی سەختی شاخاویەوە بەفر و بارانی زۆر لێ دەبارێت ساڵانە پێویستی بە سیانەکردنەوەی ڕێگاوبانەکانە ئینشاڵە لە ساڵانی داهاتوو تەواوی ڕێگاوبانەکانیش چاکەکرێن و کەرتی ئەوە پرۆژە گەشتیاریەکانیش لە مەسەلەی ئاو هەمووی لەسەر ڕووبار و کانیا و گرفتی ئاوی پاچیان نییە و ئێمەش ڕێنماییمان کردوونەوە ئەو ڕووبارانە وە سروشتەکە بپارێزن و ئیدی ئینشاءله لە ساڵانی داهاتوو کەرتی گەشت و گوزار لە چۆمانە بێتە یەکێک لە بەهێزترین کەرتەکان ببێتە جوانترین شاری گەشتیاری لە هەموو کوردستانیش. سپاس هەڵگورد محەممەد بەڕێوەبەری گەشت و گوزاری چۆمان شمانەوە لەگەڵمان نبووی بەرچاوڕوونێکی زۆر باشینە بۆ کەرتی گەشتیاری لەو سنوورە بۆ هیوای هەمیشە کوردستان ئاوەدان و جوان بێ.